ئینسان شتێکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ مرۆڤانەی کە لە کاتێکا تووشی ڕووداوێکە بن یان تووشی هەر گرفتێکە بن باشتر وایە کە زۆر لێبور دەبێت ینی بە تایبەت لێبوردن بۆ ئینسان زۆر گرنگە لەبەرەوەی بەختەوەرتەکە چەند لێبور دەبی ئەوەندە بەختەوەرەبی لە ژیانە چەند لێبور دەبی ئەوەندە دەروونت ئارامە بێت چەند لێبور دەبی بەرامبەر بە هەر چواردەورەکەی خۆت ئەوەندە شیرینترە بی لەناو چواردەورەکەی خۆتا لەناو کۆمەلگاکەتا لەناو هەموو ژیانتا بە درێژایی ژیانت چەند تەجروبەی کە لەسەر لێبوردن بزانە ئەبی بە چ کەسێک چەند لێبوردەبی بەرامبەر هەر کەسێک ئەوەندە بەختەوەرترە بی ئەوەندە ژیانت خۆشترە بێت لە ژیاندا لێبوردەیی زۆر گرینگە ئەگەر هاتوو لێبوردەبی دڵنیابە لە ژیانتدا دێتەوە پێشتەوە چاکەیە و هاوڕێتی کەسی لێبوردەش زۆر گرینگە لەبەرەوەی دڵنیا بە هاوکارت دەبێت بۆ سەرکەوتنت لە ژیانتدا و لێبوردەییش زۆر گرینگە لە بواری ژیانی ڕۆژانەتدا لە هەڵبژاردنی کەسی بەرامبەرت کە هەڵەیەکی بەرامبەرت کرد کە تۆ لێتبووری ئیتر دڵنیا بە دووبارە ناکاتەوە هەڵەی بەرامبەرت و سەرکەوتوش دەبێت و ئەویش سەرکەوتوو دەبێت تۆش سەرکەوتوو دەبێت لە تەواوی ژیانتدا ئینشاءڵڵا. بەڕاستی لێبوردەیی تا بڵێ شتێکی هەرە گرنگی ژیان بە تایبەت لەناو مجتەمەعی ئێمە لە کوردستانی ئەمڕۆ بە حوکمەوەی دەوروبەرەکەمان با بڵێن لە هەموو بوارەکانە لە بواری با بڵێ سیاسی و ئابووری و ئەمۆم جۆرانە بە حەقەت بڵێ خەڵک لێبوردەیی کەم بوو.